1444 ساڵ بەر لە ئەمڕۆ ئەو ژمارەی کە ئاراستەی ژیانی مرۆڤایەتی گۆڕی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت زێدی لەدایکبوونی خۆی بەجێهێش لەبەر زوڵم و ستەم ئەو زوڵم و ستەمەی ئەو کاتیکە لە مسلمانان دەکرا لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینەی پیرۆز. ئەم ڕووداوە کاریگەریەکی گەورەی هەبوو بوو بە وەرچەرخانێک لە ژیانی مرۆڤایەتیدا سەراپای گۆی زەوی گۆڕی. ساوتان لێبێ خۆشەویستان، لەمڕۆ لە پرۆگرامی ماچی دیمەن باس لە سەری ساڵی کۆچی دەکەین. دەمانەوێت بزانین ئەم ساڵە چ گرنگێکی هەیە بۆ ئێمەی مسلمان و مسلمانان چ قسەیەک بە گرنگ دەزانن لەم ڕۆژەدا بیکەن و پەیامیان چییە. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست، لەگەڵمان بن. قوربان سڵاو لێ بێت و کاتت باش. سڵاو لە جەناب شت کاتی خۆش باش. زۆر سپاس. پرۆگرامەکەمان تایبەتە بە سەری ساڵی کۆچی 1444 ساڵ پێش ئێستا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە مەکەوە کۆچی کرد بۆ ئەوەی بچێتە مەدینە لە دەست زوڵم و ستەم ڕای کرد. لەوێ بانگەوازی ئیسلامەتی دەستی پێکرد. ئێستا ڕێک وەکو ئەمڕۆ 1444 ساڵ بەسە ئەو ڕۆژەدا تێپەڕیوە. دەمەوێت بزانم وەکو کەسێک وەکو هاوڵاتیەک کە ئێمە هەمومان مسلمانی چ بە گرنگ دەزانی لەو ڕۆژەدا بیڵێ؟ من پێش هەموو شتێ بە خێراتنی کەناڵگەتان دەکەم. سپاس بۆ دەرفەتەش. بەڕاستی من لە ناخی دڵەوە پیرۆزبایی خۆم ئاراسەی تەواوی مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان بۆ ئەو یادە پیرۆزە کە ئەو ڕوتێپەڕبوون بەسەر کۆچکردنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەکەوە لە بۆ مەدینە 1444 ساڵ پێش ئێستەیە. ئێمە بەڕاستی وەکو ملەتی کورد کە زۆر بەمان مسلمانین، زۆر بەمان بیر و ڕامان پتەوە بە ئاینی ئیسلام، بەڵام مەسەلە یادەکانی بڵێن وەکو یادی بەسەن کۆچی وەکو ئەوڕۆ لە ملەتی کووردا زۆر احتیمامێکی ئەو تۆی پێ نادرێ، وەکو زاینی نییە، یان وەکو یادی لە دایکبوونی مەسیح نییە، وەکو سەری ساڵێکی ساڵ و زیاتر احتیمامی پێدرێ، زیاتر حەفلات و ساهرات و شتانە پیرۆزبای ئاراسە یەکترەکەن. پێم وانە منەوە 52 ساڵە عمرمە تاکوی ساکە ڕۆژێک کەسێک یەک لە خزم لە دۆست لە بێگانە پیرۆزبایی یادی مەسەن کۆچی لێکرد بێتم یاخۆ یەکی محەرەمی لێکرد بێتم یاخۆ چی ئەگەر بزانی؟ ئەو کارەکەی ئێمە بنێتی ئێمە لە ئەساسەوە باو باپیرانمان یعنی بە شێوازێکی ئەو تۆ لە منداڵێ و نەیخستە مێشکمانەوە کە مەسەن ئەوە بیادێکی ئاوە پیرۆزەیە بیان نەیکردوەتە نەریتێک کە ساڵانە بتوانین یادی بکەینەوە. یعنی تەنانە دەگەیسە جەنابەت باست نەکرد بە بەخوای بڕۆ نەمەزانێ ئەو یادەیە. سەدان وەکو من هەزاران وەکو منش نازانن، یان بگرن لەوانێ لە 100 کەسات نەفرێک دوو نەفەری بزانێ ئەوڕۆ چەنی عەرەبیە چەنی عەرەبیە هەموو دەزانی چەنی زانێ، بەڵام چەنی عەرەبیە زەحمەت چ دوو هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە بڵێن ئێمە بەپێی تاریخی میلادی دەڕۆینە ڕێ، بەپێی تاریخی هیجری ناڕۆینە. مەسەلەن وڵاتە مەسەلەن سعودیەیە، ئیمارات ئەوان بەپێی ساڵی هیجری دەڕۆنە ڕێوە، زیاتر لە ئێوان مشەخەسترە، زیاتر ئاگایان لێ. شتێک بە گرنگ دەزانی لەم ڕۆژەدا بیڵێ؟ ڕاستی من کات خۆی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە کۆچی کرد لەو شارە بۆ ئەو شارە بۆ ئەوەی پەیامی ئاشتی بگەێنێ، بۆی پەیڕەوی ینی نەشری دینی ئیسلام بکات، دینی ڕاستەقینە و دینی لێبوردن و دینی ئازادی و دین و سەربەستی و خواپەرستی و ئەو عەسرێکی جەهالەت بن، خەڵکانێک لە قوڕەیشیەکان لە جەهالەتدا دەژین. توانی بۆ ئەو پێغەمبەرە مەزنا ئەو پەیامەی خۆی بگەێنێت تا بگاتە چوار تا بگاتە هەموو کوڕی ئەرز، هەموو کۆی گۆی زەوی گرتەوە ئەو پەیامەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. ئێمەش بە حەقیقەت ئەگەر هەر شتێک دەکەین دەبێت بیری ئەوەمانە بێ ئێمە موسڵمانین کە نەتوانین
سوود بە بەرامبەرەکەمان بگەینین زەرری پێ نەگەینن چکە ئێمە هەمومان چۆن لەدایبوونێکمان لەسەر بوو مردن یەکشمان لەسرە محاسبەی آخر یوم قیامەتمان لەسرە خوای گەورە دەتوانێت ئەگەر نوێژ نەکرد بێ ئەوەی کەزانی بێت لە دینی ئیسلامە ئەگەر تەقسیریەکتە بێ بەرامبەر خوای گەورە ئین الله عەفوون غەفوور ڕەحیم ئەتوانێت ئەفو بکە بەڵام تاوانێکی ملەتێکت لەسەر بێ تاوانی کەسێکت لەسەر بێ ئەو کەسە تا ئەو کەسە لێت خۆش دەبێت لە دنیای خوای گەورە ناتوانێت حەقی ئەو نەدا چکە خوا عادیلە خوای گەورە عادیلە لەو کاتەیە حەقت لای هەر کەسێک بەدەداتەوە کەسێکش حەقی لەسەر بێت لێ دەسێنێتەوە بۆیە ئێمە ئەوە لەبیر نەکەین کە زۆر ژیاوین دەوانەیە کەممانمە بزانیتمان ئەوە نەژیان بەڵام نازانی چەندێکی تر ئەژین بۆیە دایمە لێبوردن لە ناخماندا هەبێت دایمە پاکی و دڵسۆزی لە گفتوگۆ و لە مەعاملەکردن و لە سەوداکردن لەگەڵ خەڵکی لە ڕەفاقەتە لەگەڵ کەسانی دەوروبەرمان هەبێ بۆی بتوانین هەدێقەڵ بڵێن دڵی کەسانی بەرامبەرمان نەڕێجێنین ڕابگرین هەتاو کاتێک کە خوای گەورە ئامانەتەکەی خۆمان لێ دەسێنێتەوە. سپاس دەکەم. کاک جەلال و کاتت باش چۆنی؟ خۆشبی سپاسان دەکەم بەخێر بێت. زۆر سپاس. ئەمڕۆ یەکی محەڕەمە 1444 ساڵ پێش پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە لە دەستی قوڕیشەکان لە دەستی زوڵم و ستەم ئەلەوێ بانگەوازی ئیسلام دەستی پێکرد. سەرەتا پیرۆز باید لێ دەکەم و دەمەوێت بزانم شتێک بە گرنگ دەزانی لەم ڕۆژەدا بیڵێ. بەڵێ بەنسبەت هیجرەتی پێغەمبەری لە شاری مەکەوە لە بۆ شاری مەدینە ئەوە بوو کە زۆر ئەزەتی پێغەمبەر و هاوڵەکانیان دەدا. یعنی زۆر غەدریان لێ دەکردن هەتا وای لێ هات بوو تەعزیبیان دەدان ئەوەیان دەکردن هەتا جارێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کەعبەی پیرۆز لەوێ نوێژی دەکرد هەستان مەسەلەن ڕیخەڵۆکی حشتری پیسایان بەسەر و جلاشی پێغەمبەری دا کرد. طبعا خوای تبارك وتعالى ئەمری بە پێغەمبەری کرد کەوا هیجرەت بکات لە شاری مەکەی لە بۆ شاری مەدینەی. ئەویش هەستا لەگەڵ دۆست و هاوڵی خۆی ئەبوو بەکری سدیق بڕیاناندا ئەوە زاری خەڵکەکەیان نرد لە بۆ شاری مەدینەی لەبەرەوەی زۆر ئەزەتیان کوێشا بوو هەتا هەندێکیان شەهیدیش بوون لە بن تەعزیبی. ئیتر ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕیاریدا شاری مەکە بەجی بێلێ بچێتە شاری مەدینە. طبعا ئەو کۆچکردنەی خێرێکی گەلە گەورە تێدا بوو لە بۆ ئیسلام یعنی خەڵکەکەوان نازانی تەنها هۆچکردن بوو لەوێ لە شاری مەدینەی پێشوازیان لێ کرد طلع البدر علينا. لەمێن دەرێ دوو قەوم هەبوون قەومی ئەوس و خەزرەج ئەو دوو قەومە دایمە شەڕ بوو لە بەینیان هەستا ئەو دوو قەومەی پێکی ناوە ئەوان هەموو بەیعەتیان کردو بوونە ئیسلام. ئەوە لە شاری مەدینەی با بڵێن لە شاری مەدینەی پیرۆز قووەتێکی زۆر جەیشێکی زۆر بڵێن ئیسلامێکی زۆری کۆ کردەوە بۆ ئەوی توانی بەرەنگاری کافرەکان ببیتەوە. یعنی خێر و بەرەکەتی شاری مەدینەی زۆر لێی باشتر بوو مانەوەی کە لە شاری مەکەی. بڵێ ئەوە وای کرد ئەو ڕۆژان بە یەکەم ڕۆژی هیجری دانا لە بۆ تاریخی ئیسلام. باشە شتێک بە گرنگ دەزانی لەم ڕۆژەدا بیڵێ. دەزانین گرنگەکەی چ بوو لەدەست پێغەمبەر لەدەست زوڵم و زۆرداریدا ڕۆیشت. یعنی زوڵم لە سەحابەکان دەکات زوڵم لە هاوڵەکانی دەکرا یعنی ئەویش تەحملی ئەوەی نەکرد خوای تەبارەک وتەعالا ئەمری پێکرد گوتی دەبی هیجرەت بکەی لە بۆ شاری مەدینە ئەوەش ئەو شتەش برنج ئەوەشی حەدەسێکی زۆر گرنگ بوو بەنسبەت ئیسلام. باشە ئەو حەدەسە گرنگی کە جەنابەت باسی دەکەی کە گۆڕانکاریەکی زۆری کرد حتا لە گەیاندنی پامی ئیسلام وەکو خۆی ئەو حەدەسە گرنگە تا چەند کاریگەری لەسەر ڕۆڵەکانی ئێستامان هەیە. بڵێ ئەو حەدەسە طبعا کاریگەری زۆر ئەوە بووە لەسەر خەڵکی شاری مەدینە لەسەر ئیسلام یعنی بڵێن بوژانەوەیەکی گەلە گەورە دروست بوو. هەر ئەوەش وای کرد مەسەرەن کاتێک کە شەڕی بەدرکرا ئەو هەموو خەڵکە لە شێ خڕبەوە خێر هەمووی لە مەدینەی خڕبەوە بۆی توانی لەسەر کافرەکان زار بێوان عەدەدیان 300 بۆ 945 سوور کەس بوون. توانیان لەو سێ بە قەدەر ئیسلام جێژ خەڵکرا بووە ئەو
پێغەمبەر و هاوڵەکانی لە شەڕی بەدر لەسەر ئەوەی زاڵبوو لەسەر کافرەکان ئەوە سەبەبەکەی چ بوو سەبەبەکەی ئەو هجرەتە بوو لە بە شاری مەدینە و خەڵکەکی زۆر لە دەوری پێغەمبەری خڕبەوە نەزاحەتی نا پێغەمبەر لەو شەڕە گەورەیدا. تا چەند گرنگەیە مەلێسادا ئەو نەجاحەتەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە کۆچکردنی لە شاری مەکە بۆ مەدینە بەدەستی هێناوە هەڵگری ئەو پەیامە بین و گرنگی بەو ڕۆژە بدەین ئەو ڕۆژە وا بکات کە ئاشتی و ئاشتەوای لەناو ئێمەدا بڵاو ببێتەوە زوڵم کۆتایی پێ بێت. بەڵێ ئێمە هیوادارین ئەو ڕۆژە ببێتە مای خێر و بەرەکەت لە بۆ مەش لە بۆ ئومەتی ملەتی کورد ئاشتەوایی و دۆستایەتی و ئەوە لە ناو ئێمە پەیدابی بەڕاستی ئەمەش پێویستمان بە ڕۆژێکی ئەوها هەیە ئەوها پیرۆز هەیە کەەوە خەڵک هەمووی ببتە یەک دەست و یەک ڕنگ و لە ژێر یەک ئاڵایدا بژین. هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کردی لە مەکەی پیرۆزەوە لەو مەدینەی منەوەڕە بزانن گۆڕان کارێکانی چ بوو چی کرد کو سەرکەوتوو بوو یەکەم شت کە چوو مزگەوتی بینا کرد مزگەوت جێگای تەقوایە جێگای ئەخلاقە جێگای قورئان خوێندنە جێگای عیبادەتە ئینسان لەوێندا فێ ڕەوش دەبی. خاڵی دووەم چی کرد برایەتی دانا لە بینی مهاجر و ئەنسار بەو برایەتێ چی کرد دەوڵەتێکی ئیسلامی دروست کرد هەموو خەڵکەکان ئەوانەی لێبوون لە مەدینەی منەوەڕەوە جوولەکەی لێبوون مەسیحیشی لێبوون ئاگرپەرستیشی لێبوون مشتێکی لێبوون ئەوانە گوتی هەمووی کردنە برایەک لە ژێر سیبەرێکی کەلمەی لا ئیلاها ئیلا الله گوتی کەس نابی زولمی لە کەس بکات کەس نابی ماریەکدی بخوات کەس نابی تەعادالێکدی بکات ئەگەر ئێرەش نەکەنە سەر ئیسلام ئەوانە هەموو برایەشین نابی کەس زولم لە کەس بکات نابی کەس ماریەشی داگیر بکات ئەوەیە کردێت لە پاشی کبرێن ئەوە خاڵی سێم چی کرد دەستوری دانا ئەو دەستورە چەند خاڵێکی لە خۆ گرتیا 46 خاڵی لە خۆ گرتیا بەڵام دوورە درێژەوە تەواو نەبێت بەشێک لە خاڵەکانی ناو دەستورەمان بۆ باس بکەم. خاڵی کە خاڵ دەستور یەکەم کە سەحیفەیە لە سەحیفە چی دانا هەر کەلوەک گوتمان برایەتی دانا لە بینی مهاجر و ئەنساران لە باشەوەی کە چی کرد لە باشەوەی هەر لەسەر دیندا بانجی دانا وتاری دانا وتاری هەینی وتاری هەین لەوە چێ لە بۆ خەڵکان کە ئیسفادەی لێ بکەن لە بۆ کە زولم لێک نەکەن لەوە کە تەعەدا نەکەن لەوەی خەڵکان هەموو برابی ئەگەر ئێمەش برابین ئێمەش برایەتیمان وەدەست بێنین ئێمە ئەوها سەرکەوتو دەبین تماشاکە لە قەدیمەوە بگرە لە شێخ مەحموودی هەر لە برێن لە شێخ سەعیدی پیران و لە مەلا مستەفای بارزان و شۆڕشێکی گەورەیان کردیا بەس دایم کەوا پیلان هەبووە پیلانەکە هەموو فەشەلی هینایە ئەمە نەگەیشتنە سێ لەبەر برایەتیمان نەبووە ئێستاش برایەتیمان نییە. لەو دەستورەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت داینا یەکێ لە خاڵە سەرچەکانی ئەوە بوو کە پێکەوە ژیانی هەموو نەتەوەکان تا چەند ئێمە پابندین بەو دەستورەوە لە ئێستادا ئێمە هەمومان مسلمانین هەڵگری ئەو پەیامەین بەڵام ئایا پەیامەکەمان وەکو خۆی جێبەجێ کردووە؟ نەخێرەوە خۆ جێبەجێمان نەکردیا ئەگەر جێبەجێمان کردی هەرۆکو پێم گوتی ئێمە سەرکەوتوو دەبووین ئێستا کورد دەوڵەتێک دەبوو ئەگەر تەماشای تاریخ بکەیت تاریخ خۆ کورد قەدیمتر لە عارەبان عارەبەکان میوانی مەبووینە بەس ئێستا ئەمە بووین دەبووین میوانی عارەبەکان لۆ برایەتیمان نەبووە برایەتیمان بەکار نەینایە نەکو کورد قەدیمە هەڵە پێشی ئیسلامیش کورد هەبووە لێ عێراق بووە عارەبەکان میوانیمانە بەس ئێستا ئەمە بووینە میوانی عارەبەکان تەماشا دەسەوان ئەو پێکەوە ژیانەمان وەکو خۆی جێبەجێ ئەو پێکەوە ژیانەوە چی خۆمان دەرێ برایەتیمان جێ نەکردی ئەگەر برایەتی بێ إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون ترحمك شيء بيوكوش جانك يا ئەگەمە برایەتیمان پتەو نەبێ خوش حمان پێ ناکات خانم پێ ناکەن ناوەک بیاتی ماردونەی ئەلبێن شتێک بەگرنگ دەزانی لەو ڕۆژە پیرۆزەدا بیڵێ لەو ڕۆژ بینە کە بینە برای یەکتر لەگەر یەک باش بین فێر لە یەکتر نەکەن خیانەت لەگەر یەکتر نەکەن بە برایانە بژین ئێمە سەرکەوتوو دەبین لەو ڕۆژە پیرۆزەدا زۆر سپاس دەکەم سپاسی ئێوەش دەکەم باشە سەحەت چۆنە دەزانی ئەوڕۆ چ ڕۆژەکە ئەوڕۆ ئەوەی پێغەمبەری صلی الله علیه و سلم یەکی محەڕەمە بەری کۆچی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێغەمبەریە لە مەکەوە بۆ مەدینە شتێک بەگرنگ دەزانی لەو ڕۆژەدا بیڵێ سەرەتا پیرۆزبایت لێ دەکەین دواتر دەمێ بزانم شتێک بەگرنگ دەزانی لەو ڕۆژەدا بیڵێ مش پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەین وەڵاهی وەکو چی برێم ینی نازانم باشە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە خوا ئەمری پێ کرد مەکە بەجێ بێڵێ لەبەرەوەی کە زوڵم مستەم دەکرا لەو کاتی کە گەیشتە مەدینە سەرەتا پامی ئاشتەوایی گەیاند دواتر دەستوری دانا ئەو پەیامەی کە لێ سادە هەموو مسلمانانی جیهان لەژێر سایە و سێبەری و پەیامەدا دەژین و تا چەند دەمەوێت بزانم ئێمە پەیامەکانی
ئەو کۆچەمان وەکو خۆی جێبەجێ کرد؟ وڵی وەکو خۆمان جێبەجێ نەکردو ئەمە ئەگەر نەگەڕێنەوە سەر قورعان و سەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژ بە ڕۆژ خەراترە بێ ڕۆژ بە ڕۆژ ئەو وڵاتە بەرەو خەراترە ڕوو هۆکارەکەی چی ئێمە وەکو خۆی ئەو پەیامە کە هەمووشمان موسڵمانی هۆکارەکەی ئەمە موسڵمانین بەڵام ئێستا ئەوروپا ئەمە 180 کافریان سەتاوای ئێمە جێبەجێی ئیسلام ناکەین ئەوان جێبەجێی ئیسلامەکەن بەڵام ئێمە ناکەین ئەوان هەموو شتەکانی ئیسلامیان تێدا بەستەن هەم مسلمان نینە باوەڕیان بەخوا و پێغەمبەر نییە ئێمە موسڵمانیشین مسلمانین ئەمە خیانەت لەگەر یەکتری دەکەین برا لەگە برای باش نییە لە ڕووی بازرگانێ لە ڕووی ئیشکردن لە ڕووی هەرچی هەیە ئەو کەس ڕاستی لەگەر کەس نارێ لۆی ڕۆژ بە ڕۆژ خەراترێکی بەشێکمان ئەو ڕۆژەمان هەر لە بیریش هەر هیچ ناوەڵی ئێستا زۆربەی کەس پرسار نازانی کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ساری نوێی ئیسلامیانیەوە باشە کۆچی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ یەکێکە لە ڕووداوە هەرە گرینگەکانی مێژووی ئیسلام باشە ئەو ڕووداوە گرینگە تا چەند ئێمە کاریگەری لەسەر ڕۆڵەکانی ئێستا هەیە لەسەر ئەوانەی کە لە ئێستادا دەژین ئەو ڕووداوە کاریگەری هەبوو لەسەر ئەوە پەروەردە دەوری زۆرە بە تایبەت وەزارەتی پەروەردە زۆربەی ئەوەی ئیسلامیەکان لە ناو دەرێن نانی قورعانی پیرۆزە زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نایخنە ناو پرۆگرامی خوێندن هەمووی سەرەکیە هەمووی لە مندارەکان دوور دێخنەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو مندارانە تووشی خراپەی دەبن تووشی هەر شتێکی دەبن زۆربەی زۆری پەروەردە بەرپرسە بەڵێ خۆمان خۆشمان داک و باب دەوروبەرمان زۆر بەرپرسە لە تەلەڤیزیۆن و لە سوشال میدیا زانێت کە ئەوڕۆ ڕۆژی هیجرە یاخۆ هەر دەتزانێت نەخێر من هەموو پێنجشەمان دەچمەتە چی ماریشی خۆمان خەیلانی ئەما لەوێن دەرمەولودیشمان کە ڕۆژی پێنجشەم لەسەر یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کۆچی کرد ئەو یادەمان کرد ڕۆژی پێنجشەمە کردمان بەڵێ شتێک گرینگە بێڵێ چی بە مسلمانان دەڵێ وڵای دەڵێمە مسلمانان بگەڕێنەوە سەر ئەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست بۆ قورعانێ وەبگرن هەمووش با بەڕاستی بڕۆین ئەگەر بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خەراترە بن ڕاستی ناڕۆینەوە ئێستا نەخێر لە 175 هەمووی ڕوو بە ڕووی خراپیە لە هەر ئەوە نییە تو هەر خراپێ بکەی خیانەت معامەلا کابرا شریکە لەگەرەوەی دی درۆی دەکات لەگەروی ئاشاک مسلمانیشە مسلمانیشە زۆربەی زۆری ئەمن دیتم کابرانی کابرااتە 5 وەرەقەی لە کابرای وەردەگری لە بۆ ئێوارێ درۆی دەکات بە 5 مانچکە نایدات 5 وەرەقەم دێ ئێوارە دەدەم و 5 مانچکە نایدات هەر نایداتەوە هەر خۆش پێ پیشان نادا چۆن دەبێ چەند کەسی قەردارم کابرا هەر خۆم پێ پیشان نادن هەراتینە یعنی هەر ئەو دەری فرانکەس دەری لە فرانەت زێ دەری فران زێ و کەنجی سلامەتی وایە ئێوەرەکەنم خۆ ناتکوژم خۆ لێت نادەم پارەی تو قەردار پارێم قەردەقەچی زۆر مەبلەغەجی زۆرە چەند کەسەکەن وەرە لەکنم دانیشە نیتم کاکە خۆ ناتکوژم خۆ قابلەتی لە ڕووی ئینسانیەکە ویستە هاوکاری بکەی بەڵام ئەو وا دەرچوو ئەو وا دەرچوە زۆر کەسیشی ئەگەر بچی لە دەرکەی دەیلۆ قەردەکەی تازە شتەکەم زانی لە برادەرەکەم لێرە لەسەر قەردی سیارێشت گوتی برادەرەکەم چۆ لە بۆ پارەی سیارەی وەگری کابرا پێی گوتی وەرە پارەکەت دەمێ کابرا چۆ لەوە پێش دەرکەی ژنەکە هاواری کە دەوتی و کابرا پڕی دایمێ دەرێ دەبیت چەند کەس کەش قەردارن دەبی هەم لێم خۆش بوونە جەگەنە شکایەتی لێ دەکەم ئەو ڕۆزانیتم هاتیمە بازاری برادەرێکمە بەمنی گوتی عار و مەسەلەکە وایە ئێکەنج حالی خۆشی تووشی خۆی تەلەفۆنێکی دەوتی وەرە پارەکە دەمێت چووە لۆ پێش دەرکەی گوتیەوە هاتیە پڕی ژنەکەمی دا ژنەکە چۆ شکایەتیەکە دەوتی و پڕی دایمێ دەبی هەموو قەردارەکانی خۆش بن ینی بوختانی پێکردی بەسە تا لە پارەکەی بەڵێ زۆربەی زۆری وایە ئێستا هەیە بەڵگە چی بەڵگە هەیە بەڵگەوە خۆرێ ینی بەڵگە ئەوە هەیە کابرا دەمێت تازە بەمنی گۆ لە ناو بازە برادەری خۆمە لەگەرە من ئیش دەکە ئەو هەی بەسەراتی بەڕێزی کاک ئیبراهیمی بەڕێز و کاتت باش جانت باش سەد هەردوو چاوم بژیت ئەمڕۆ سەری ساڵی کۆچیە سەرەتا پیرۆزبایت لێ دەکەم دەمەوێت بزانم وەکو کەسێکی ناسرا وەکو هونەرمەندێکی بەڕێز شتێک بە گرنگ دەزانی لەم ڕۆژەدا بیڵێ وڵی ئەمیش پیرۆزبایی لە هەموو بسلمانانەکەم هیوادارم ئینشاءالله ئەو ساڵی کۆچی ساڵێکی خێر و بەرەکەتەبی ساڵەکە بیتن لۆ لە ناوبردننی گەندەڵکاران و ئەو کەسانەی کە ئەیانەوێ ملەتی بچەوسینەوە و ئەمن بەڕاستی ینی متابعی تەلەڤیزیۆنیان گۆشەکەم تەلەڤیزیۆنێکی زۆر ڕەسەن و خۆشە و جوانە و شتی کوردەواری تێدا هەیە و لە هەموو ڕوەک ئەمن لێ ڕازیمە و پیرۆزبایش لە تەلەڤیزیۆنینگۆ ئەەکەم تەلەڤیزیۆنی پێمان خۆشە زیاتر کە خزمەت بە هونەری کوردی بکەن و ئەمن ڕێزم هەیە بۆ یەکەی کارمەندانی ئەو تەلەڤیزیۆنە بە تایبەتی مدیرەکە و دەرهێنەرەکان و وێنەگرەکان و هەمویان چاوی یەکەیەکیان ماسەکەم و زۆر سپاس دەکەین ئێمەش هەمیشە
بەرنامەمان وایە کە خزمەت بە هونەرمەندانی خۆمان بکەین و چیمان پێ بگرێت تەخسیری ناکەین ئینشاءالله. کاک ئیبراهیم ئەمڕۆ سەری ساڵی کۆچیە 1444 ساڵ پێشێستا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە دەست زوڵم و ستەم لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینە. ئەمە بوو بە ڕووداوێکی گرنگ و تا چەند دەمێ بزانم ئێمەی موسڵمان پابەندین بەو دەستورەی کە لە کاتی کۆچی پێغەمبەرمان درودی خوای لەبێ لەسەر لە مەدینە ڕایگەیان پابەندین بەو پەیام و بەو دەستوری پێغەمبەرەوە. والله ئەمە پێغەمبەری خۆمان خۆشەوێ پێغەمبەری خۆمان ئیسلاحی کردیا دنیای خۆش کردیا پێغەمبەرێمە هیچ شتێکی وهای نەکردێ کە یعنی زدی ئینسانیەت بیتن. هیوادارم ئەو ساڵە کە ساڵێکی نوێیە کە بەسەرماندا تێپەڕی کە ئێستا حالیەن لە تەلەڤیزیۆنی هاتم تەماشەم کرد لە بەغدایە مزاهەڕە و ئەو شتانەیە هیوادارم ئینشاءالله خوین نەڕژێتن بە سلمی و بە ئەوەی گەندەڵکارە ئەوەی یانەوێت چەوسانەوەی ملەتی عێراقی بکەن و ملەتی کورد بکەن و جاشەکان و ئەوانە هیوادارم کە بە خۆدا بچنەوە هەمومان یەک بگرین لەو ساڵی ئەو ساڵە بەخۆشی و شادی و برایەتی لە کوردستانی بینە سەری کوردستان پێویستی بەوەیە ئەمە یەکدی بگرین پشتە یەکدی بگرین لەبەرەوەی ئەمە دوژمنمان زۆرە لە ئیرانە ئیدیکەیە تورکیایە لۆیە دەبی ئەمە زۆر ئاگاداری ئەوەی بین و یعنی ئەوەش کە ئێستا ئەو تەلەڤیزیۆنە بەڕاستیەنی توانێت یعنی جێگای خۆی بکەتەوە و من بەڕاستی متابعەمی ئەەکەم بە تەواوەتی تەلەڤیزیۆنینگۆ ئینشاءالله تشتی هوەریشی تێدایە و تشتی وهەی تێدایە کە لە ناو عائیلەی لێ بدرێ ئەوە مهمە کە ئەتو تەلەڤیزیۆنێکی بکەی دروست بکەن کە تشتەکان لە ناو عائیلەی لێ بدرێ بەڕەڵایی تێدا نەبیتن و ئینشاءالله بەردەوام ببن لە تێکۆشان و لە خۆشەویستی هوەر و لە داهێنان و لەوەی کە بتوان خزمەتی کەلتور و زمانی کوردی و مامی برایم یەک شتی دیکە بە گرنگ دەزانم بێڵێم پێغەمبەر یەکێ لە خاڵەکانی ناو دەستورەکەی ئیسلامەوەیە کە ئێمە دەبێ بە برایەتی لەگەڵ یەکتری بژین. ئایا ئێمە کورد لە ناو خۆمان سەرڕای ئەوەی کە باست کرد چەند دوژمنمان هەیە خەڵک پشتگیریمان ناکات لە ناو خۆمان یەکگرین پشتگیری یەک دەکەین وەکو برا ژیاوین تا ئێستا؟ واللهی کاکە گیان بەو خودای قەت ئەمە پاشی ڕاپەڕین و شەڕە پەڕۆکی هەتا ئێستا ئەمە نەمانتوانیە برایە ئێکدی بین تێگەی هەر توانیوتمان مەسەلەن برێن وڵا کاکە مەسەلەن پارتی ئەرێ برادرانی یەکەتی ئەرێ برادرانی پارتی ئێکورە کاکە برێ برایانی یەکەتی برایانی پارتی ئەنگۆ لۆ برادە ئەوانە برادەر نینە برانە ئەمە هەموو براینە وڵڵاهی ئەوجا کاکە ئەمە لەو منبەرەی داوایان لێ ئەەکەم ئەو سار ببیتە ساری خۆشەویستی و تەبایی و یعنی دوور لە حزبایەتی و ئەو حزبایەتی وەلا بنێن بەو خودایی وەلا نەنێن والله وبالله ئەو کیانەی کە ئێستا ئەمە تێداینە لەناو ئەچیتن هەر زۆر بە خراپیش بەسەرماندا ئەچێتەوە إذا بيناه يعني إنسان له مصلحة حزب بيخوي ولو مصلحة كرتشيتش ولو مصلحة أوانا أو هلاي بكن هو دارم بخوي هندا بسنوها يعني هموي لبغداي هيك بكن سكب تسفر بدست يتشيل نادري دومين بوكس لدريشة قريتوها أما بعد دريشة بين برامبري ئەو دوشمنانە ئەو ناحەزانەی کە چاویان بڕیۆتە فەرمووک ئەو هەولێرە نازدارە تەماشاکەی لە ئاسمانێ وچ بە تیارەی تەماشەیەکەی ئەینەن دووبەیە یعنی چاویان پێر نایە ئەوزەکە چاویان پێر نایە ئەمە لۆ شتێکی وەنەکەین ئەو شتە جوانەی بپارێزین بە برایەتی و بە خۆشەویستی دیسا دووبارە و سێبارە داوە لە یەکەتی و لە پارتی ئەەکەم تێگەی لۆ خاتری خودای يعني هم خاطري أو روجة بيروزي يقدي بقرن كده والله يقدي نقرن بو خداي دبي في المسجد شد مزاري بريجن أكون ناو مزبلي تاريخ
لۆیە دەبی یەکدی بگرن یەکدی بگرن و سوپاسدانەکەم. سڵاو قوربان سەرەتا سەری ساڵی کۆچیت پیرۆزبی 1444 ساڵ پێش ئێستا پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە دەستی زوڵم کە خوای گەورە ئەمری پێکرد لە مەککەوە کۆچی کرد بۆ مەدینە و یەکێک لەو یاسایانەی کە لە شاری مەدینەدا بانگەوازی بۆ کراوە بوو کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یاسایەکی دانا چەند خاڵێکی تێدا بوو برایەتی پێکەوە ژیان تەبایی ئایا ئێمە سەرتا قسەی خۆت بکە ئەوەمان هەیە تا چەند هەڵگیری ئەو پەیامە پیرۆزەی والله ئەسلەن ئەو پەیامەی زۆر پیرۆزە بەران لە ئێمەی کۆمەڵایەتی ینی ناوخۆ نییە ئەو شتە زۆر کەمە ئێستا چی نییە وڵای هۆکارەکەی هەموو گەڕایەوە تەماعی دنیای و ماری دنیای و هەمومان مسلمانی بەرەوە هەمووان بسلمانی الحەمدولله بەس کەس ئاگەی لە دین نەماوە کەس ئاگەی لە ئەوەی نەما هەمووی کتەکەت هەموو خەڵک ینی بە عام گشتی کەتە دوو پارێک کەتە دوو مادەی کەس ئاگەی لە دین نەماوە کەس ئاگەی لە پارەوای کردووە کە برایەتی و دینەکەشمان لێ لە هەمووی وەکردی هۆکاری هەموو شتێکی نەسیری ڕەعمایە نەخزمایەتیمایە نەبرایەتیمایە ئەو ڕۆکچی ئاگەی دەچێنێ بەخۆی برا ئاگەی لە برای نییە بەخۆی داکوباب ئاگەی لە ئەولادی نییە ئەوە چیە هەمووی تەماعی دنیایە پشت لە خوایە پشت لە دینە ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە تەماحی دنیا و پشت لە دینکردن باشە ئەمڕۆ دەزانین گەورەترین ڕوودا و لە مێژووی ئیسلامدا ڕوویداوە ئایا ئەو ڕووداوە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئێمە لە ئێستادا والله کاریگەری زۆرە بووە کاریگەری زۆرە کاریگەری هەبوو بۆ ئێمە واین بۆ پامانین بەو یاسانەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە شاری مەدینەدا دەری کرد کاکە گوچی گوتم ئەوەکەی سۆکارەکەی ئەوەیە هۆکارەکەی هەموو دەگەرێتەوە سەر بێدینی بێت هەمووی کەتە دوومانی دنیا کەتە دوو تەماعی کەس ئاگەی لە خوای نەمایە کەس باشە بەڕای جەنابەت هەمومان ئەوڕۆ دەزانین کە سەری ساڵی کۆچی طبعاً بەدیکو ئەوەی بەخوای زۆر کەسیان نازای ناوەڵڵە ساڵی زاینی بە ساڵی زاینی بە وڵ هەموو دەیزانی هەمووی دەیزانی ئەگەر شتێکی عاشە عازی بێدینی بێ ئەخلاقی بێ هەموو کەس دەزانێت ئەو شتە لۆ خوددایە ئەو شتەی خوددایە کەس ئاگەی لێ نییە کەس ئاگەی لە ئەو شتەی نەما ناوە کەس ئاگەی لێ نییە پشوشەوە بزانم ئەوڕە پشوشە بەرێ شتێک بە گرنگ دەزانی بێڵی والله گرنگ چیە پەیامەوەیە خەڵک بگەڕێتەوە ڕوو لە دین بی ئاگەی لەخوا پێغەمبەر بینێژ تاعاتەکەی خۆی بکە ئاگەی لەو ئەو شتانای بکە ئەوڕۆ سەری کۆچیە ئەوێ شتەکەەوە کارێک دێمەکننگۆ سەرەتا پیرۆزبای ئەم ڕۆژە پیرۆزەتان لێ دەکەم 1444 ساڵ پێش ئێستا پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە دەستی زۆڵم بە ئەمری خوای گەورە مەکەی بەجێ چووە مەدینە ڕووداوە کاریگەریی زۆری هەبوو لەسەر مێژووی ئیسلامەتی و بە بگرە لەسەر هەموو دنیا تاو کاتێککە ئیسلام بە هەموو دنیادا بڵاو بۆەوە ئیدی ئەوانە نەوەستان لەو ڕۆژە پیرۆزەدا شتێک بە گرنگ دەزانی بڵێ شتێکی بە گرنگ دەزانم وەڵاهی یەکەم شت برایەتی مسلمانان یەک دەست بن دووەم شت ئەو کۆچە دەوڵەتی ئیسلامی دامەزران نەک دەوڵەتێکی گەنداڵ نەک دەوڵەتێکی کەم و کورت کە لەسەر خینی ملت بژیە ئەو کۆچە ڕووداوێکی ئەوەندە گرنگ بوو دەوڵەتێکی گەورەی بە ناوی دەوڵەتی ئیسلامی دروست کرد ئێمە هەمومان مسلمانین ئایا ئێمە لەناو خۆمان ئەو خاڵانەی کە لەوە یاسایی ئیسلامدا هاتووە پابندین پێوە وەکو خۆی جێبەجێمان کردووە ئێستان نەخێر زۆر دوورین زۆر فاسق منافق ئەنواع لە ناوماندا هەیە کاکە غەریبترین شەخص لە دنیای ئێستان ئیسلامە غەریبترین ئۆمەد ئیسلامە غەریبترین ئۆمەد ئیسلامە برا دەکوژرێ دەبڕێ چی خەمی لێ دەخوا ئەوە تو سدەرێ کاکە باشە بۆ لەناو خۆمان یەکدی گرنین بۆ ئێوامان لێ یەک دەست نینە برا دەستمان بە قورعان نییە کاکە دەستمان بەخۆ دوورین لە قورعان دوورین لە حەدیسی سەحیح برا جوانەکەم ئەوە خەتای خۆمان نییە نا خەتای خۆمان نییە خەتای سێ هۆکارە یەکەم هۆکار عالمەکانمان ئیهمال بووینە دووەم ئەمە پشتی عالمەکان ناگرین هەر عالمە قیت دەبیتەوە لۆ نمونەی نەناویشی ببن ئەمە خۆمان کردەکەین ئەمە مسلمانان یەک دەست دینە مسلمانان یەک ئەوە نینە یەک در نینە یعنی هەیە بە دوای پارێکێتی ئەنوا نوعمان تێدا هەیە کو لۆشکەمەوە تعریفەکە زۆرە تو حقیقەتەکان بە چاو دەدینی دەتوانانی بە چەند ڕستەیەک بۆم شی بکەیەوە بە چەند جملەیەک بۆم شی بکەوە چیە برای من هۆکارەکەی دنیا بە دوا دنیامان گرتیە قیامەتمان لە فکر کردیە ئەوە هۆکاری ئەساسیە عەتمەن هەندێک لەو شتانێک کە باسس کرد خۆمان هۆکاری سەرچین
بەڵام ئەو چێوەمان لێ دەکات کە ئێمە برایەتی ناومان نەمێنێت و یەکدیگر نەبین و وەکەوەی کە ئاماژەت پێکرد دەستمان لە ناو دەستیەک نەبێت دەستەکانمانن خۆمان ڕێمان خۆش نەکردو بۆ دوژمنەکان خۆی دەستی غەڕب دەستی یعنی ئەتوو بەس فکر لە مێژووی کورد بکەوە چەند خیانەتی لێکرایە زۆر زۆری لێکرا عینەن ئیسلامیش عین وتر ئیسلام مسلمانان خیانە لە دوو خیانەت یەهود تایبەت یەهود سەرشترین ئەو دوایە دەستی نەسارا مەسیحیەکان یعنی خیانە لە دوو خیانە ئێستا کورد لە مێژووی خۆیدا چەندەها خیانەتی لێکرایە یعنی ماشە خۆش باوەڕ بووە یاخود لە ناوە خۆی بەشێک هەبوون تاقمێک هەبوون کە ڕێخۆشکەر بوونە بەوەی کە کورد خیانەتی لێ بکرێت کورد خیانەتی لێ ئێمە خۆش باوەڕین بۆیە وامان بەسەر بێت سادەینە برایمە سادەینە و لۆ یەک دریژی شێ ناکەین مسلمانان نابی سادە بن مسلمانان دەبی قەیبن کوردیش دەبی قەیبی کوردیش دەبی یەک دەست بی کاکە 100 عزبی هەیە ئێستا ئەمن دەنگ بدەمە چێ بەس پێم برێ مسلمانانیش عین وەتر ئیماندارانیش عین وەتر کاکە دەبی یەک دەست بن مسلمانان دەبێ حزبی هەبێت بەرێ دەبی هەیبی دەبی هەیبی و بە زیادەوەش کوفر هەیتی دەبی ئەمە شەمان بی دەبی ئەگە حزبەکەی کە دەبێ هەبێت کە جەختی لەسەر دەکەوێت دەبێ هەبێت دەبێ خزمەت بە چێ بکات خزمەت بە چی بکە بە ئومەی ئیسلامی بکە برایمە حزبانەی کە هەنا خزمەتیان بە ئومەی ئیسلامی کردووە ئەمن بە مسلمانیاندا دەنێم و ناتوانم کە دژایەتیان بکەم ناتوانم قسەش بەرامبەروان بکەم ئەوە بیتن بە لە کۆتاییدا دەمەوێت شتێک گرینگە چ قسەیەک چ پەیامێک لەو ڕۆژە پیرۆزەدا بیکەی فەرموو بیکە وەڵاهی عەزم لێ مسلمانان ئیمانداران عزبە ئیسلامیەکان خاستن خاز لە بۆوان ببنە یەک دەست نەک ئەو مامۆستا عەلی باپیرە ئەوە ڕئیسی بزوتنەوەیە ئەوە ڕئیسی نازانم کورە ئەوەندە زۆر ماشەڵڵا ئەو منافەسەی دەکەم منافس هەتا ئێستان یەک نەفەری یەک شخصیاتی وانم نەیتە خاستن سەلەفیەکان دژایەتی بەس دژایەتی مسلمانان دەکەن ڕۆژێک باسی یەهودیەتیان نەکردیان ڕۆژێک باسی ئەوەشیان نەکرد خۆ خۆرن بە کوردەکە لە ناو لە بابەت باشە با من تۆ لەم ڕۆژە پیرۆزەدا دەست یەکتری بگرین وەکو دوو مسلمان بەڵێنی ئەوە بدەین کە ئیدی ئەمە خۆخۆر نەبین یەکدی گربین یەکتریمان خۆش بوێ هەموو هەوڵەکمان ئەوە بێ لە پێناوی خوا و ئینسانیەت دابژین ئینشاءڵڵا بە ئیزنی خوای دای چاوەکەم ئەم کۆچە ڕووداوێکی زۆر گرنگ بوو گرنگجی و کاریگەری و ڕووداوە بوو کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لەسەر بێ کردی بە سەرەتای ڕۆژمێری ئیسلامی ئەوەی کە زۆر گرنگە لەو ڕۆژەدا بە پێویستی دەزانم بیڵێم ئێمە هەمومان مسلمانین و هەڵگریەوە پەیامە پیرۆزین کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە مەدینەوە بانگەوازی بۆ کرد بەڵام تکایە بە لەم ڕۆژە پیرۆزەدا بەڵێنیەوە بدەین کە ئیدی خۆخۆری و شکاندنەوەی یەکتری و سوکایەتیکردن بە یەکتری با بەس بێت ئێمە هەمومانی دیعای ئەوە دەکەین کە موسڵمانین و پابندین بە دینی ئیسلام بەڵام بەداخەوە لە ناوە خۆمان ئەوەندەی کە لە هەوڵی ئەوەداین چاڵ بۆ یەکتری هەڵکەنین لە هەوڵی ئەوەداین کە پارەی یەکتری بخۆین و خۆمان پێ لە هەموو کەس گەورەتر بێت بیر لەوە ناکەینەوە کە هەڵگریەوە پەیامە گرینگە بین پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە شاری مەدینە یەکێ لە خاڵەکانی ئەو دەستورەی کە داینا برایەتی و پێکەوە ژیان بوو ئایا ئەو برایەتیەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بانگەشەی بۆ دەکرد لە ئێستادا لە ناو ئێمەدا هەیە خۆتان وەڵامی و پرسیارە بدەنەوە هیوادارین بەڵێنیەوە بدەین کە لەم ڕۆژە پیرۆزەدا یەکتریمان خۆش بێت و هەموو ئامانجێکمانەوە بێ کە برایەتی لە ناومان پتە بێت و لە پێناوی ئامانجەکانی موسڵمانان و موسڵمانانی گەلی کورد تێبکۆشین بۆ ئەوەی سەر بکەوین ئەم نەزوەری ئیبراهیمم لەم ڕۆژە پیرۆزەدا پرۆگرامی ماچی دیمەنی ئەم داڕەشم پێشکەشکردن دووبارە سەری ساڵی کۆچی پیرۆز بێ لە هەمووتان تا پرۆگرامێکی ترە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ